هەتا ئەم لەحزەیە عێراقی $1 لەم فڕۆکەخانەیە سەر نەکردووە، نەوەکو هاوکاری نەوەکو واجب. زیاد لەوەش لە 15 ساڵی ڕابردووە دەیان یارمەتی نێودەوڵەتی بۆ بواری فڕۆکەوانی لە عێراقا پێشکەش کراوە. چەندین جار من خۆم لە کۆبوونەوەکانی بەغا بە نووسراو داوام کردووە کە بەشی هەرێمی کوردستان لەو یارمەتە نێودەوڵەتیانە بۆ ئەم فڕۆکەخانە دابینکەن $1 1 دیانە سەرک نەکرد و کەسیش بەدەممان نایەت، کەس خۆی بە ساحەبی ئەم بوارە نازانێت چونکو لێی نازانن. هێڵی ئاسمانی عێراق تاکە هێڵی نیشتیمانیە لە عێراق بەپێی قانون لە 2012 داوای من وەکو تایار بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانە چەندین جار داوام لەم حکوومەتی خۆمان کردەوە بابەتی ئەمان نییە کە هێڵێکی ئاسمانی نیشتیمانی ژمارە 2 لە کوردستانە دابمەزرێنن بۆ ئەوەی ئێمە نەچین ریشی خەڵک و لە ڕێی خەڵک پاڵێنەوە. ئیمساڵ 9 ساڵە من داوای ئەو هێڵم کردووە تا ئیستا نەجواب هەیە و نەوەڵام. ئەگەر هێڵێکی ئاسمانی لە کوردستانە دابمەزرایە بەپێی قانون سەیرانی عێراقی کە حەقمانەوەکو هەرێمی کوردستان نەکێشەمانەما و هاوکاریژی بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵکی خۆمان و مەجبوری خەڵک نابوون زۆر جار بۆ ئەوەی گەشتەکانمان بکەین و گەشتیارانی ئێمە تووشی کێشە و گرفت ببین. هێڵی ئاسمانی عێراق هێڵێکی نیشتیمانی ژمارەیەکە، هێڵێکی کۆمپانیایەکی تیجاریە وەکو هەر هێڵێکیکە بەپێی قانونی طێران پێویستە کە هەچی ئەو ئیلتیزاماتە دارایانەیە هەیە بۆ فڕۆکەخانەکان بیدات. ئەمڕۆ 14 ساڵە هێڵی ئاسمانی عێراق $1 دیناری نەداوە بە فڕۆکەخانی سلێمانی تا ئەمڕۆ نزیکەی $21 ملیۆن خرجانە و کەڵەکەشە بێت. مانگی وایە $200,000 کەڵەکە بێت. بەپێی قانونی طێران چەندین جار ئێمە شەکوامان کردووە لە بەغدا لە هێڵی ئاسمانی عێراق لە ئەنجومەنی وەزیران لە لیژنەی استشاری سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کاپتن سەبیح و عەبدولکەریم شێغلی هەتا ئێستا نکولی لێ ئەکەن خۆ ئەدەستنەوە. ئێمە و گەندامی دیژنەی دیژنی دەستپاکی لە پەرلەمانی عێراق لە ئەو دۆکیومنتانەی پەیوەندیدار بە ئەو شەریکەیەوە داواکەین و بەشێکی زۆری ئەم وردەکاریانە کەوێتە دوای لەپرسینەوە لەسەر شێوەی گرێبەستەکە کە عێراق گرێبەستی لەگەڵ ئەو لایەنە کردووە و ئەوە کارێکی سەرەکیمانە بێت لە فەسڵی تەشریعی داهاتوو لە پەرلەمانی عێراق.